دوای هەفتەیەک لە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکانی نایار بە سیستەمی سیاسی و ئابووری، دوو ڕۆژە شەپۆلی خۆپیشاندانەکانی ئێران بۆ دۆستان و لایەنگرانی دەوڵەت و ڕژێمی سیاسی گۆڕاوە. هەفتەی ڕابردوو لە مەشهەد دووەم گەورەترین شاری ئێرانەوە خۆپیشاندان دژ بە گەندەڵی و گرانی و بێکاری دەستی پێکرد و بە تارانی پایتەخت و ڕەشت و قومدا تێپەڕی و ژمارەیەک شاری ڕۆژهەڵاتی کوردستانیشی گرتەوە. لەو زنجیرە خۆپیشاندان و ناڕەزایەتیانەدا کە بەپێی زانیاریەکان هیچ ڕوخسارێکی دیار و نادیاری سیاسی ڕاستەوخۆ ڕێبەراتی و پشتیوانیان لێ نەکرد. زیاتر لە 20 کەس کوژران و سەدانی دیکەش دەستگیرکران. دوای هەفتەیەکی ژەنڕاڵ عەبدوڕەحیم موسەوی فەرماندەی سوپای ئێرانی دەرکەوت و بە ئاشکرا ڕایگەیاند پۆلیسی ئێران توانیویەتی کۆتایی بە خۆپیشاندانەکان بهێنێت و وتیشی ئەگەر پێویستیش بکات هێزەکانی سوپا ئامادەن دەسوەردان بکەن. هەرچەندە لە سەرەتاوە دەسەڵاتی ئێران قەبارەی خۆپیشاندانەکانی بە هەند وەرنەگرت و سابێکی ئەوتۆی بۆ نەکرد، بەڵام لە ئاسی دەسوەردانەکانی هێزەمنیەکانەوە دەردەکەوێت کە دواترە و دۆخە بەجددی وەرگیراوە. کاریگەریەکانی دۆخی نێوخۆی ئێران کاری لەسەر ئابووری جیهان و بەتایبەتیش لەسەر نرخی نەوت کرد. بە جۆرێک نرخی نەوت لە ئێستادا بەرزترین ئاسی لە دوای ئاری ساڵی 2015 تۆمار کردووە و بۆ 68 دۆلار بەرز بۆتەوە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز واستەی نرخی نەوتی بۆ باری ناسایی و خۆپیشاندانەکانی ئێران جێڕاوەتەوە کە وڵاتە بە یەکێک لە پایەکانی هەناردەکری نەوت لەسەر ئاستی جیهاندا هەژمار دەکرێت. هاوشێوەی زۆرێک لە وڵاتانی جیهان و بەتایبەتیش وڵاتانی ناوچەکە دوو ڕۆژە لایەنگرانی پشتیوانی ڕژاونەتە سەر شەقامەکان و دروشمی پشتیوانی لە دەوڵەت و ڕێبەرانی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران دەڵێنەوە ژمارەیەکیشیان داوای سزای لە سێدارەدان بەسەر ئەو کەسانەدا دەکەن کە بە ئاژاوەچی ناویان دەبن. بۆچوونێک لەبارەی خۆپیشاندانەکانی ئێرانەوە هەیە کە بە دووری دەزانێت ئەو شەپۆلە بتوانێت دەسەڵاتی نزیک بە 4 دەیە وڵاتە بڕوخێنێت، بەڵام لەگەڵ ئەوەشدا بە دووری نازانێت گۆڕانکاری لە شێوازی بەڕێوەبردن و باشترین دۆخی ژیانی خەڵکدا ئەنجام بدات. دوای هەفتەیەک لە ئێستادا چاودێرانی دۆخی ئێران وەڵامی ئەو پرسیارەیان لا ڕوون نییە. ئایا کەسبوونی شەپۆلی ناڕەزایەتیەکانی ئەو وڵاتە بە بەراورد بە چەند ڕۆژی سەرەتا مانای کۆتایی هاتنی دەگەیەنێت یاخود وەک دەوترێت شەڕچوونە پێش و هاتنە دواوەیە؟